گروپی نیشتیمان یەکێک لە گروپە هەرە دیار و چالاکەکانی ڕۆژهەڵات کە خاوەنی چەندین بەرهەمی تایبەتن و چەندین گەنجی بەتوانای هونەرمەند توانیوانە لە نێو ئەم گروپایە کۆببنەوە و پێکەوە بتوانن چەندین بەرهەم تۆمار بکەن و کار لەسەر ڕەسەنایەتی کوردیەکەن. لە ئێستاە سێ لە گۆرانیە هەرە تایبەت و جوانەکانی نێو دنیای گۆرانی و موزیکی کوردی لە نێو ئەم تیپ و لە نێو ئەم گروپایە جارێکی تر نوێکرێنەوە. گروپی نیشتیمان کە یەکێکە لە گروپە دیار و چالاکەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەرهەمێکی نوێ بڵاو دەکەنەوە کە خۆی لە سێ تراکدا دەبینێتەوە، ئەوانیش گۆرانیەکانی وادیسا بوشەف، یارێ و نازێنازەی هونەرمەند شوان پەروەرە. گۆرانیەکانیش لەلایەن هونەرمەند عەلیزا پیری کاری ئەرەنج و دابشکردنیان بۆ کراوە.